هاوکاری فەقیرم کردووە، نەخۆشم کردووە، لێ قەومام کردووە. 50 فەقێم هەیە. خۆ هەر لە دینی ئیسلام ماڵێک کە خێرێکە کرد ئەم دەسەت کردی بامە پێی نەزانم. ئاخە تۆڵەی بۆ پارەیە داخدڵ من خۆمت بۆ باسەکەم. پارە ئەوە باس پاراکەن. پارە لە دەستی پیاوێکی باش بێ باشترۆک لە دەست پیاوێکی خراپ بێ. من معاشێکم هەیە بەکەم و زیاد ماشیێرەدنا بە عەرزت کەم. ئەگەر گەورەتر بێ مەشروعەکە گەورەترەکەین. هاوکاری فەقیرم کردووە، نەخۆشم کردووە، لێ قەومام کردووە. 50 فەقێم هەیە. خۆ هەر لە دینی ئیسلام ماڵێک کە خێرێکە کرد ئەم دەسەت کردی بامە پێی نەزانم. ئاخە تۆڵەی بۆ پارەیە داخدڵ من خۆمت بۆ باسەکەم. ئەڵێ خی گەورا فەرمێ ئین تubدوا الصدقات فنعما وئین ئەڵێ ئەگەر شارتانەوە ئەوە باشە شتێکی باش. ئەگەر عەلەنیتان کرد هەر قبوڵە و هەر وەرگیرا. لە قورئانە ئەفەرمێ دەستخۆش. ئێمە چونکە خەڵک پرسیار پارەکەی پەرلەمانمان لێ دەکا. ئەڵێ ئەو پارە چی لێ دەکەن؟ من بەڵێنێکی تر ئەدەم لەمێ. ئێوە شاید بن. ئەگەر دەر من بچم من دام ناوە نیوەی موچەکەم تەرخان کەم بۆ مەشروعی خێر.